ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان لێرە ڕای دەگەێنین بۆ پشتیوانی و دەربڕینی هاوسۆزی لە مسلمانانی فەلەستین و لە ئەقسای خۆشەویست کە یەکێکە لە یەکەم ڕووگە و قیبلەی مسلمانانە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم 16 مانگ ڕووی کردووەتە ئەو مزگەوتە و سوزدەی بۆ ئەو مزگەوتە بردووە. بۆیە ئێمە وەکو هاوسۆزیەک لە مسلمانانی غەزا و ئەو شوێنە کە خوای گەورە لە قورئاندا بە پیرۆز و بە موبارەک ناوی هێناوە، بۆیە ئەم پرۆژەیە لەم کات و سادەدا ڕادەگەێنین لە ژێر ناوی میهادی ئەقسا و پشت بەخوای پەروەردگار ئەم پرۆژێ بێتە هاوسۆزی یەکلانی کەمترین خەمی ئێمە بێ بۆ دەربڕینی ئەو خوێن و نەزیفەی کە لە وڵاتانی مسلمان و بەتایبەتیش لە میلەتی مسلمانی غەزە دەڕژێت و خوای گەورە بیکاتەوە کارێک بۆ ئەوەی ئەم قورئان و نزایی کە ئێمە ئەمڕۆکانە عەرزی دەکەین لە خزمەتتاندا ئەم نەزیفە بوەستێ و ئەم خوێنە لەسەر مسلمانان ڕابگیرێت. وهروەها ئەوەی کە زۆر بەوازحی لە سوورەتەکە ئاماژەی پێدا ئەوەیە مژدە بێ لە مسلمانان، دووبارە مژدە بێ لە مسلمانان، ئەی مسلمانانی جیهان، ئەی مسلمانانی کوردستان، ئەو مسلمانە بەڕێزانەی ئەم دەنگ و ڕەنگە ئێمەتان پێگا، مژدە بێ لێتان، ئەوە مژدەی خوای پەروەردگارە کە سەرکەوتن هەر بۆ ئیسلامە. هەر کەس بیەوێ وا لە خەیاڵیا دای نابێ، وا بیری کرد بێتەوە کە مسلمانان شکست دەهێنن، زۆر خەیاڵ پڵاوە. چونکە خوای پەروەردگار لەم سوورەتە بەڕێزە کە سوورەتی سەفە ئێمە دامانناوە بۆ ئەم پرۆژەی ئیمتیحانی تیا بکەین لە کۆتاییەکانیا مژدە ئەدا بە مسلمانان کە سەرکەوتن هەر بۆ ئیسلامە. جا ئەوانەشی کە لە خەیاڵی پڵاوی خۆیانە چ لە کوردستان چ لە غەیری کوردستان وایان داناوە ئەم بابەتی کوفر و ئیمانە کوفرتیایە زاڵە بێ، مژدە بێ لێتان وعدی خوایە کە مسلمانان سەرکەوتوو ئەبن و ئێمە لێرە دڵمان لەگەڵ ئەقسایە و ئێمە لێرە دڵمان لەگەڵ ئەوەیە کە مسلمانان زوڵمیان لێکراوە، ئەوەندە دەسەڵاتمان هەیە. بۆیە ئەمە ئەکەین، ئەگەرنا چیترمان لە دەسەڵات بێ بۆ هەر مسلمانێکی سەرزەوی ئێمە ئامادەی جدیمان هەیە کە لە خزمەتیابین.